فەرش نیازی بە شێر بووە. فەرشی کوردستان فەرشێکە کە لە هەموو بوارێکا تێروتە سەرا. بە خۆم و بە باوکمەوە توانم بڵێم نزیکەی بە 70 ساڵە لە کاری فەرشە فەعالیەتمان هەیە. فەرش لە پێشە نیازی بە شێر بووە. بەشەر لە پێش هەموو شتێکە نیازی بەوە بووە کە خۆی لە سەرما بگۆڕێ. وەختێ ئەو شتێکی ویستووە کە بە بەریا کردووە، دوای شتێکی ویستووە بە سەقفی بێ بۆیە، دوای شتێکی ویستووە لەسەر دانیشتووە. بە نظری من سێوم شارستانیەتی بەشەر فەرشە بووە، بەخسووسان فەرشی کوردستان. چون منتەقەیەکی سارد بووە، منتەقەیەک بووە کە خۆشیان مەڕدار بوون، بەو دەلیلە بەوەیە کە لە سەرما بیان مەحفوظیان بکات، هەمیشە لە فکرەوەدا بوون کە چۆن تار و پووت بە وجود بێنن. لە پێشە خەڵکەکە کەمەڕەکانیان سەر بڕیوە یا پێسەکانیان هەڵدوو لە بانی دانیشتون. دوایی هاتوون قوریەکانیان هەر لەسەر پێسەکە گرێداوە، دویانە ئەگەر سفت بێ لە سەرما ئەیان پارێزێ. بەو دەلیلە کەوتون دەفکرەوە کە ئەبێت جۆرێ سفتیکەن، یعنی فشردەیکەن کا بتوانێت زیاتر لە سەرما بیان پارێزێ. دوای ئەوە تاروپودیان بە وجودێناوە کە تاروپودی یەکپۆی پێ ئەڵێن. ئێستا ئێمە لە سنەی ئەمڕۆ هەر یەکپۆ دەکرێ و ئێستاش زۆر فەرشی یەکپۆمان لە جەهاندا ماوەتەوە. دوای مدتێکە ڕایان خستووە، ئەو جار پێیان جوان بووە، ئەملا هاتوون تووچی مەڕەکانێکە چەند مەڕیان بووە، ڕەنگەکانیان تێکەڵ کردو و ئەو فەرشیان لێ دروست کردو. بە خاطرەوەی کە نیازێکی زۆر لازم بوو لە وەختێکی زۆر کەمدا توانی دنیا پوشش بێداوە، هەموو دنیا ئیستفادەی لێ بکەن، لە هەموو وڵاتان ئیستفادەی لێ بکەن، جا هەر کەسێ بە جۆرێ. ئێمە لە ڕووی فەرش و دەزانین ئەو زەمانەی کە خەڵک ئەو فەرشی دروست کردووە چ نەو حسێکی بووە، ئەسان فەرهەنگیان چی بووە، لیباسیان چی بووە، دینیان چی بووە، یعنی ئەو شتانەی کە ئەو سەردەمە لایەن پێیان جوان بووە، ئەوانیان لە نێو وێنەکانیانە بەکار بردووە. فەرشی کوردستان بەعیلەتەوەی کە هێشتا هیچ وڵاتێ نەیتوانیوە دروستیکە، هەتا نە چین، نە هێند، نە نەپاڵ، نە هەتا مەسەلەن بڵێنا زۆر دوور نەکەوینەوە، مەسەلەن خۆتی تەورێز ناتوانێت فەرشی ئێمە دروستکە، بناو ناتوانێت فەرشی ئێمە دروستکە. هیچ کەسێ لە دنیا نەیتوانی کاروباری ئێمە کوپیکە، نەیانتوانی. پێڵێن فەرشی ئاسنین. دلیلی ئاسنین بوون زۆر کەس پیان وایە ئەڵێن کاکەوە قورسە، نا، لە بەرامبەر ئەو فەشوردەگیەی کە هەیەی، ئەو توانای کە هەیەی، ئەو مقاومەتەی هەیەی، پێڵێن فەرشی ئاهەنی. ئێستاش باشترین ڕنگ لە جەهاندا ئەگەر لە نظری خدمەتەوە مامێتەوە ڕەنگی کوردستانە. فەرشی کوردستان فەرشێکە کە لە هەموو بوارێکا تێروتە سەرا، تۆ لە نظر نەخشەوە بڵێ، لە نظر ڕەنگە بڵێ، لە نظر جوانیەوە بڵێ، لە نظر دزاینەوە بڵێ، بەڕاستی فەرشێکی تەواو
تەسەرش و تەواوی تاجرە ئەسیلەکانی ئێرانیش هەمویان لە ماڵی خۆیانە فەرشی کوردیان هەیە، یعنی فەرشی منتەقەی کوردستان. ئێستا چ بگا بە بیجار، ئەمە پێڵێن فەرشی منتەقەی خۆمان تازە بەنێو بیجار و معروف بووە، فەرشی سنە، ئەمانە هەمووی سەرچاوەیەکی ئەسیلە لە بافت و کار و عێشقێکە خەڵکی ئێمە ئەو وەختە بە ژیان بوویانە، جوانی پەرستیەکە بوویانە، بەو شتانەیە کە ئەمڕۆژ بەخۆی خودنماییەکە و خەڵک حەزەکە لە ماڵی خۆیان ئیستیفادەی لێ بکەن.